بیارن صلاح و فینچونن باشن باشه بس بسیاره که ماش میخرید نوبه این بسیاره منات کنی نوبه جن و کانه هجی کانه هنی بیارن افجاره هنده بابت جواز برکت برفره سر همین دفعه کلسانه منت به هوا آماده کرین بس بقدی کی به هوا بیشیدن مال بگمال به تنیشی جان بجاری بکاتن اج بیشتر کم جان مل حفتی چنانه بس از تنمه بجد گل هنیه بن و مجرد به حفتی کردی به هوا داده دیار گیرم دانیال لە تەمەنی 4 ساڵیەوە خۆی فێری یاری شەترەنج کردووە. ئێستا ڕاهێنەرە و هاوڕێیەکانی فێر دەکات. ڕاوێژ یاریزانێکی تۆپی سەرمێزە و لەسەر ئاستی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێناوە. ڕامەی تەمەنی 8 ساڵە. چەندین جۆری دراری وڵاتانی کۆ کردوێتەوە و شارەزایی تەواوی لەسەریان هەیە. عەلی منداڵێکی زیرەکە. لە سلێمانیە و 6 پەرتووکی چیرۆکی نووسیوە و ئامادەی کردوون بۆ چاپکردن. کۆمەڵێک منداڵ لە هەولێر خۆیان فێری یاری تۆپی باسکە کردووە. ئامادەکاری دەکەن بۆ بەشداری لە پاڵەوانەتی. ئێستاش لەگەڵ هەژی بن و بە درێژی بابەتەکانتان بۆ باس دەکات. اوه او دشتميني بينارون هل وقت يديرني كأزد نفيرو شطرنج ده شطرنج نه دام أصلا يورو شطرنج بتشيكن بالي بوب تو وقت سات كده يورو شطرنج يو بزحمة جي بوشي چونکی هزار کلم پد ویتن ویت یاری کر یه هزار بیتن ده همچین سکینه که یاری کردی بجاری چند قهرمانی دکیدی چند خراب بدینه ناوم دانیل سامانە لە قوتابخانەی کورجینی هەستم لە پۆلی شەشی بنەڕەتیم و لە تەمەن 4 ساڵیەوە باوکم فێری شەترەنجی کردووم و یاریەک بوو کە سەرنجی منی ڕاکێشان یاریەکی زۆر خۆشە بەڕای من و زۆر یاریم کردووە و زۆر خەڵکم فێر کردووە یەک لەوانە ئامۆزاکانم بوون و زۆربەی کاتیشکە یاریەکەم لە مەکتەب یارمەتی خەڵکی کایەم چۆن فێر بن تاکو هەمووی بزانم 3 ساڵی خەیاند زۆر یاریەکی خۆشە بەڵام ئەبێ ئەم یاریە ئەبێ بزانی چۆن یاریەکی چۆن تەکنیکەکانە چۆنە یاریەکی زۆر خۆشە باوکم فێرمی کردوم بەڵام ئەوە فێرمی کردو ئەوە زیرەک بوومەتیای کانە جایری لەگەڵ بکەم کەناڵ لێ بمەوە بەڵام باوکم زۆر بەقوتەتیای کە یاری لەگەڵ بکەم زۆربەی کا ئەیدۆڕێنم بەڵام من بەڕای من ئەوە هەر زانیاریەکە بۆی باشتر بمتیای بەزووی فێر بن یەکەم پێیان ئەڵێم چۆن وەک بڵێ ئەم قەڵایە چۆن ئەجوڵێتەوە و بەشەکانی چۆن ئەجوڵێن و پێیان چۆن تەکنیک و شتیان فێرەکەم بۆی پێیان بڵێم بە باشترین شێوە بیبەنەوە لە دەورە ناوەڵا لە دەورە نەبوومە بەڵام لەگەڵ خەڵک یاریم کردووە کە لە دەورە بوونە لیانشم بردووەتەوە یاریەکەم کرد لەگەڵ مامم کردم نیو سەعاتی پێچووە یاریەکی زۆر قرس بوو چونکە مامم زۆر لە باش لە من ئەزانێت لە ئەخیریشە ئەو بردیەوە نەمتوانی ببمەوە شەترەنج شتێکی لێ فێر بووم کە مێشکم ئاکتیفکە مێشکم هەر لە بیری لێ بکەمەوە بیرشی لێ بکەمەوە ئەمێ بزانم چۆن من یاری بجوڵێنم چۆن بتوانم ئەمە بکەم ئەو زۆر شتێکیشی باشە بۆم بەڕای من شەترەنج وەک دنیای هەموو کەسێکە تۆ یاریەکەیت وات لێکە زیرەکتر بیت هەوڵی بۆ ببیت باشترە بیتیای و کە باشتریش بیدەتیای کە یاری لەگە خەڵکەکەی زۆربەی خەڵک یاریەکە بۆ برنەوەیکە من یاریەکەم بەس بۆ یاری من خۆم بە کینگەکە ئەبینم ئەوە کینگەکە وەک ژیانی هەموو کەسێکە تۆ لە کینگەکەیت هەمووی پیسەکان بە دوای هەموو پاشەکانی کە بە تەنیشتەوەن دوای کە یاریەکە هەرەڕوا زۆربەی نامێنێ بەڵام بەس تۆ ماویت ئەی تۆ منیش خۆم بە کینگەکە بێنم چونکە ئەوانی دەور و پشتم وەکو قەڵا ئەسب جوندی نامێنن بەس خۆم ماوەم هەر ئەڕۆم چونکە یاریەکە تاوا نەبووە ئەو ئەمە بە معنای ئەوە دێ قەد مەوەسە هەر بووە بیناران یو تنسه گلگه خوشه تایبه تنسا سرمیزه
بابات ما افریقا سر تنسه زلو که کی هی گله زیرا بیاریو تنسه گله بجاریت قهرمانی دا کردی و گله قهرمانی شید بی و با قهرمانجی بیناران یارو تنسه از خون نزانه بوم بخون نکای و بزحمت کو از بکن ولی پا هر اشتایی که دست بگی و بزحمت پنگوایی که بس با هدی پنگووا دوی بوم رو گله بسانید کویدن افزارو که وقتی ما بودی بجار گله قهرمانی دا کردی و گله که زیرا که اره هفته بزانه کی راه نرویه و کی پشتوانه ویه دا پیک و بینار بی ناو راج اسكندرة تمن دسارة يا رجالتين سيسميزم ما ود ما قد تبرينكم لاني هولير حفتي شش 2020 بطولة كرياوة للنادي أكاد لعنكاوة الحمد لله بليه كم بدستينا أو كات لا ما مستقر أو كات بيز ما بتبرين ذكرت أو كات بيز ما بتبرين ذكر ما نجينو بطولة كرياوة للدولتي ودولتي للإمارات للشهر العين تواني بلي تشوارم بدس بينهم تاك الشخص بو قيشت من قناع الشخص ده لكردستان رانكم بنزاوية كواتا صوت بنزاوية عالم بینران وکی هوا اف پارتوکه دیدین و اف وینه و چند وینه که دی هوا کسی که نوی سوی نوی علیه علی اف وینه هنده سرنج راکش و جوانی چه گیری و که هوا چند پارتوکن هوا 1 2 3 4 5 6 پارتوکت نوی سوین بل پا اف پارتوکه نهاد اینا چاپ کرن علی اف پارتوکت نوی سوین ایت آماده کرین بل پاشتا نهاد اینا چاپ کرن اری هوا ویب زانه که اف بابته علی سرچه نوی سوینه و که علیش نزیک در ویب نیاسن یل مداون عليا چی دکی لیره عزیز نبیمیره چونی هزی عزیزنی ورده زور سپاس ویری چند خوشی علی هاته حق رسمان ویری چی که هم مرفشت ویری دیوان دانیتن بن ویت رابید بخود وقت رسمان ویری کشیدن گر علی برنامه چه کرد علی چونی باشم دست خوش به زور سپاس علی باشه امن زور سورمان بو با کتابانه و اوینا و هموشته دست بیکی پیم بله اوینانه چون درستی کرد والله قريت يا بقلم ينسم يا بجافن ينسم يا برن هم رنغانم هيا سري همو يجمعين كي جوازة اما السري هناك سري قلمك بيتالي شرني كوتشاني كالوتشاني توخا وما امانه زور بكارين بو رسم كرني كوميكا كان مو رسم كرني كاركتر كان بله علي بله دست خوش او رسمانه بارا پتر با قلم دکشی هم با کامپیوتر زیاتر بقلم باشه علی امانه چیروک این همه بس رسم دکشی امانه چیروکن وکو کومیکا بله ام نوسینانی او کتابانه خصومت سر ورقه بوی که بچاو ببینی بله علی امونه زور جوانه امونه اما بعد بیان و عضلات جیت های با مرفنه خود بند ویدیو و خود نه راستقی نجیبیتن علی امان همه خیالی نیان لراستی دهن همه خیالین لوقتی فرعونه کن باشه علی حزت لوینه او های یان چیش تیک والله زورتر يعني حزم لرسمي بشرة يعني رسمي كسايتي باشه لو همون رسمانه پتر حز لكام يندكي ده بيجي كلبي زياترين والله حزم لما لا سبب كتير كفري بعضلاته لا والله هو كفري كوميكا كمان كفري كام يعني كفري ام كتابي كوميكا كمان بس تشت كتابك چاپ نکردوه جاري چاپ نکردوه نخیر اتو شش کتابی نویسیدی بلام پیم بله بونو من هم کتابه چی رو که هم کتابه لسر چیه اما هندی لچاپترکانی یکم کتابی کۆمیکەکەیە بله
وباس يعني وقتی فەرعۆنیەکان ئەکا و باس لەوە ئەکا چۆن يعني ئاینی تازە هەتۆتە سەر ئاینێک ئەوان هەیان بووە و بەڵێ ئیتر ئاوایە زۆربەی چیرۆکەکە. علی ئەمە زۆر جوانە و زۆر چاکە بەڵام ناجە چاپکردنمانە نەجارە بینە نیشتە ناجە چاپکردن. چارە یەکەم پرفکتی کەم بە کاملی اینجا چاپی یەکەم. زۆر باشە. علی چەند دەم ڤەکێشەتە ئەم کتێبانە بنووسی بنوونە ئەم کتێبە چەند کات ڤەکێشەتە ئەم کتێبە بنووسی. سۆڵانیەکەم باش نییە بەڵام مشکینە نییە. ئەو پەڕی یەک مانگی پێچێ بەستا یەک چاپتەر بنووسم. باشە ئەم 6 کتێبانە ئەگەر من بنووسم لە ماوەی چەندێدا بەدمای دێنم. ئەو پەڕی 4-5 ساڵ اینجا تا 4-5 ساڵ؟ ئەگەر لە 2 ڕۆژ خلاص دەکەم. ئەگەرەوێت پرفکت بێ مەزبوط بێ بە کاملی اینجا ئەوانێک تێپم بێت ئامادە ماویدی مەعالیەژی دامادە 2 ڕۆژە دەخڵاسکەن بەس نەهرێ کاک علی 4-5 ساڵ ناتوانە خۆ بگرن بۆ پارتۆگەیەک لۆ ڕەسمکردن هەڵبژان. والله ئەتوانی ئەفکارەکانی خۆت بیخەیتە سەر وەرەقە بۆی کە دنیا هەمووی بیبینی لەبەر ئەوە حەزم لە ڕەسمکردن. علی ئەم ڕسمانە لی چی وڵاتەکە بوو نمونە سینە چونکە ئەمانە کەمێک لە نازانم سینیەکان دەچێت. چیرۆکەکە خۆی یعنی ڕەسمکردنی ستایلەکەی بەس لە هینە یابانیەکانە بەڵام چیرۆکەکە خۆی لە مەسری کۆن دانراوە. باشە علی ئەم هەموو وێنانە بۆچی بە قەلەم ئەنگۆ بەدەست نووس چێکردە بۆچی بە کۆمپیوتەر ناچێکردە؟ والله بە کۆمپیوتەر ویکەی ڕۆح و ژیانی ڕسمەکە لێ دەرەچێت گەل لەبەر چاوە بێ ینی بە جوانی ئەیبینی هەموو دیتێڵەکانی. باشە علی لە پاشە ڕۆژدا چ پلانێک هەیە دەتەوێت چی بکەیت بۆ پاشە ڕۆژ؟ والله ئەم کتێبانە چاپ بکەمەوە بە نووسینەکانی و بیانفرۆشم بۆ پارەیە کە وەری ئەگرم لەو کتێبانە ئەمانە بە کاملی تاو ئەەکەم جا تۆ زیاتر و زیاتر یەکەم. علی باشە دایکت باوکت ڕسم دەکێشێن؟ ئەوڵا دایکم زۆر شتەکێشێ وەکو ئەمە زۆر جوان بەس ئەمە زۆر وێنوشتی هەیە هەمووی لەسەر دایناوە لە ناو ماڵەکە لە دایکم فێر بوومە ڕاستم بکەم ئەو هەموو شتەکانی بۆ من کڕیەوە ئەو هەموو شتەکانی حازر کردم بۆ دیاڵە علی با بچین سەیری ئەو ڕسمانە بکەین. gelek cara di mirovçî te hindek dewlet a mirov nizanîtin ku parêwana çi ye çi dibîne parêwana. Belê pa zarokekî hey navê Ramî. Ramî gelek zîrek e bû zanîna parê dewlet a. Ramî albûmekê da parê hemî dewlet a yê dikom kirîn. Tu çi pisêra jê bikî tu bêjî ev pare bû nimune kîj dewletê Rûsya parê wa kîşkeyê Emerîkayê Fransayê Efrîqiya dê zanîtin Ramî gelek zîrek e. وەرێ هەوەت vê bizanin Ramî parîkariya kê ev pare hemî kom kirîne germe daxin. Herî hîzan ez hîvya kêm e ez ê hîvya zarokekê gelek zîrek navê Ramî ye. Ev e ştî qasekê ye. Qasa sekenî çi tê da ye? Ne tasîrin ha sekenê pare ne pareş rast da jî nêş qas da ye. Bes ez ê hîvya Ramî heta bêtin. Ev konê Ramî. شلونی هستی؟ Ez başım Ramî tê şonî? باشم سپاس Dî kerem ke Ramî. خیراتی سپاس رامی کدی بوم بحث که اوج پاره نلویری تو زیکو نهاد بوی ما و نفت کرد دیالا رامی که بوم بحث که اف پاره اف هزره بودشکی و ها تو پاره همی دولت کم کی وقتی که بابا من شولت کرد او وقتی پاره بدلت کن و او نصایلانی دولت او من جی گلک پاره بخو برن مگود دا بابا خو بله مدویا از سوسا بخو که هزره که بین مداره چطور کسی نکر بیتن از بخو پارن همی دولت خون کرد. و همی دولت نه؟ بله. باشه هک از هنده که دست خود دو مثلا نویانه دزانی؟ بله. ده الله. رامی درکت تو گلکی زیره کی؟ کنه آوه بزحمته آوه کیش کیره رامی؟ ماینمار. وی؟ زانی؟ باشه رامی تو چه زانی اوه مثلا بونمونه پاره فلان دولته بونمونه تا گویی مایمار تا چه وزنی پاره بری ابرکا چتک سر نویسه؟ سر نویسه. تو نزدی چه نویسه؟ نه ما مایماریه. با تو چه وزنی تا همیشه برکینی نه؟ بله. دستت خوش بکات دیگه دیشته کم
دي الله رامي بتاع بخرب صناعيني تخرب زاني دي الله بلا أفرجي بیلاروس اوه دستت خوش بن از خوفانا نزانم گفتم چینه ایگه دی کنه آگه ده رامی اوه کی ده؟ اوه گیانه گیانا دستت خوش بن رامی اوه دف پاره کنگی کبگینه ما که گلک بیوه چوه بله تقریبا 92 ساله که 2 سال بله رامی کی هاری که هایده که دبتنه اون تابو بده نه بابا من باشه رامی دبچینه بسیاره کدی یا اوه عراق همونه بله. پاکای کردستانه من اشتا کردستان دولته بس من جدویا من کروشه که از پاره کردستانی چی بیلمت بریدم باشه رامی مرم چیش کم که نوا پاره همی و پاره دولت خره مدویا اسب چما کیتی باگی نیست دا تو اون تصیرته نه اما احمد ما تو شد که دیگه نیست بله. باشه رومی دم چینه اندک پاره دی هدف جاره بلست دگم کد صد که نوون صد که پاره اوه کیش که ماکو و اوه زامبیا و اوه سوید و اوه گیانا و اوه ونزوئلا و اوه پیتکارین آیسلند دی الله و اوه زامبیا و اوه رواندا و اوه گامبیا و اوه ماليزيا اوه موروكو اوه السودان انا شمت رامی گلک زیرگی رامی کیش پاره شخرا گیران تره برانبر دلاری یا الله رامی گلک زیرگی نگم اوه کیش داره در رامی نيوزيلاند نیوزلند بینن نوازانی پاره نیوزلند گلک بادرش دلاری او پاکیش شخرا کم تره برانبر دلاری شكرا كم ترى قد جالك تنكم بس أص درس نظام بونو شكرا نه كم ترى ایکشونو بس نیش خرابتر نیوزلند بگو ماشي دوسته که اینی کاش خراب کمتر کیش کم هذا نش شكرا كم ترى بس با ایکشونه آنه تو چی بیجی اگر إنه في جسر القمر ديس كاميروس دوست رو قمر بله. اوش دو اوش دلار. ایکش همیا کمتره بله باشه دو دست دلار. خوش برغمی هر سرکفتی بی بس میان وکی دیار از ناف خبصو طاپودا تقطق و خبصوش طاپود چیدن میگه از هادی ما حوله العين كوا اليونا أكاد عين كوا الفينون الفي يوني كوما كوكتوا كيوديور فيري يوريو باسكتبول بن سردسته كان كوبنت شهرزا وهراسا أظن هم أصلا بيجم هي حست كان ببينن راهنا لوانا أنا أظن هي قال حست كان راهنا ببينن بجد قال ما دابن سلام شلوني؟ باشم أما بماي كان ديتا أما أكاديميا بماي كان باسكتبول دكاي مانگا کنی و باسکتبال دکم ما نقولي أتو زوزي لك باسكتبول اه دتواني لم همو ياري زانانا دتواني كي بدوريني والله نازانم نازاني حزكي بجداري لا قارماني بكي حجداري لا شتي مازم بكي قارماني لو چونکە دەمەوێت گەورە بم تۆپی سەلە باش بم ئەوجان هەتا پارە شتیوە گرم لە بۆ داک و بام ئیش بکەم زور شاكر إما بروين كان راهنان بكين شوت بكين جول يتمار بكين ديالا بابروين No, Julia Nihada. يوليا أريكو بجمن باسكتبول دفتر كان هذا شان حاج باسكتبول كي معنی زوری با من هیا. To me, like,
من هەر لە منداڵیەوە میاریە دەکەم. دەمەتەدە سۆڤەتیە یۆریە باسکتبۆڵە تەمەنەدا چند بوو؟ هەشت ساڵێک بووم. اونوکە تەمەنەدا چەندە؟ 12 ساڵم. ئەنکۆ ئەvە بمۆی 4 ساڵە ئەمانە؟ بەڵێ 4 ساڵ. وچیتە بەڕیۆردە باسکتبۆڵە هەڵبژێری ش هەمی وەرزشێت دی. تۆپی سەبەتە خۆشە ڕاهێنانەکانی باشن بە تایبەتی ڕاهێنانەکانی بۆ گەنجان زۆر باشن. ئەرێ بەژنەدە درێژ بووە بکردنەوە یۆریە باسکتبۆڵێ؟ لەوانەیە نازانم. وەزیرێکی باسکتبۆڵێ؟ بەڵێ. باشە تو چی بۆ نمونە بەرامبەری چا یۆریگەرە بتنێ یۆری بکەیت تو بتنێ؟ بڕا ناکەم بتوانم. ئەگەر من و تا باسکتبۆڵ کرد کیشمە لێ بسەرکەویتە نەدەبدا ڕاستی بژم ئاز باسکتبۆڵە نەهێندێ زیرەکەم. پێم وایە من. بۆچی چیگە بمۆی 4 ساڵە باسکتبۆڵت کەی؟ بەڵێ. ئەس باسکتبۆڵ نەهێندێ زیرەکەم بەس بۆ ئەس تاپەجی دیر وێ زیرەکەم و بۆ تاکتیکە. سڵاو مرحبا سلااو ناوێتە چییە؟ سانتە شەفێ. باشە بژی فێرە ڕاهێنانەکەت بژی فێرە یاریگەری نعم بەڵێ لێرە ڕاهێنان دەکەم. باشە کۆ بوومە بچێک خەڵدانی یاسین. ناوم سانتا شەفێقا لە دایک بووی 2013 لێرە ڕاهێنان دەکەم و سپاسی ڕاهێنەرەکان باشە سەرکەفتی بی. بینەران ئەفجۆرەژی دەمە زیگە دمای کاتن هەنوو زانم بۆچی وەختە مژۆرتمات خۆش بن و خەڵکەمە گەڵێکە خۆش بیتن یا بزاق بیتن دەمە هەمیگە زیگە دمایی کردن بەس بۆ چنینە وەڵە خاطر خواستنی و نەخۆشە بەس بۆ شتێش خاطر خواستنی خۆشتر چییە ئەوە کو هەفتیۆ بێتن ئەز شومەگەلێک دەڤەرەدی و وەدە گەلێکت خۆشتری بەوە ئامادەگرین بەس منە بیژدە مەژیتێکی بێچە هاچێکی ئەستا چی بین بێژم مەڕاستی بۆ هەکەم سپڕۆیس بجو حتى ئەمو هینی و هەفتیە کۆدی و خەلەکە کۆدی خاطر هەوە